ئەو حکوومەتەوەی کە دانراوە حەزم کرد پایان خۆم بگەینم کە پێویستە پێداچوونەوەیەکی باشی سیستەمی پەروەردەی بکرێت هەم وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە منداڵەکانمان هەر لە منداڵ پێویستە گرنگیان پێ بدرێت هەم لەلایەن ئەخلاقیەوە هەم لەلایەنی خوێندنەوە زۆربەی تەڵەبەکان کاتێک تەخەڕوج دەکەن معلوماتێکی باشیان نییە کە ئەوەش بە وڵاتەکە ئێمە خراپە. هەڵای خۆم پێم باشە حکوومەتی داهاتوو وەکو حکوومەتی ڕابردوون کە فراوان نەبێت حزبێک یاخود دوو حزب ئەگەر بتوانە بە ئیتفاقاتی سیاسی حکوومەتی داهاتوو پێک بێنن زۆر زۆر باش دەبێت. هیوادارم کابینەی نوێی پێنجەمین بەڕاستی هیوادارم هەموو خەڵکی کوردستان چاوی لە ئێوەیە هیوادارم هەمووتان خۆبەخشانە بەیەکەوە هەمومان بەیەکەوە جوانین ئەگەر خزمەتی کوردستان بکەین بەبێ فەرق و جیاوازی خۆی لە خۆیدا کابینەی نوێ بەڕاستی بەیەکبوون و بەتەبایی دەگەینە هەموو ئامانجەکانمان و سەرکەوتن بەدەستبێنین.